ئەمڕۆ ئێمە دەستمان بە هەنگاوی عملی کردداری دەستپێکردنی ئەو فایلات و داواکاریانە کردووە کە هاتوونەتە بەردەستی ئێمە کە ژمارەیان 101 فایل و داواکاریە. ئەمە گرنگە و ژمارەیەکی ژماون تا ئێستا بەشداریان نەکردویان نەهاتوون بۆ لای لیژنەی باڵای تاپۆکردنی خانووەکانیان. داوایان لێکەین کە لەبەرەوەی هەم یاساکە هەموار کراوەتەوە ئێستا و تا ئێستا نەهاتوون، بۆیە ئەم بابەتەش ماوەیەکی دیاری کراوە. تکامان وایە دوای کەس ئێمە ڕوبەڕۆی گلەی و گازەندە نکاتەوە بڵێن نەمانزانیانەوە ئەم ژمارە کەناڵی ڕاگەاندن و سوۆشال میدیا و لە هەموو ڕێگاکانی ڕاگەاندن و جەریدەی وەقایعی کوردستان لە هەموو کەناڵەکانی فەرمی و نافەرمیوە ڕاگەاندراوەوە لە زۆربەی شارەکان و شوێنانی کە سوودبەند ئەبن لەم یاسایە داواکەین لە هاوڵاتیانی سنووری قەزای کفری کە سوودبەند ئەبن لەم یاسایە بەشداری بکەن و داواکاریەکانیان بگەێنن بە لیژنەی باڵا لە قایمقامێتی قەزای کفری تاوەکو مامەڵەکانیان لێوەربگیرێ و تۆماری ئەو خانوانەش بکرێت کە لەسەر هەمان زەوی و مڵکی شارەوانی تۆمار بکرێن. مەرجەکانی ئەم یاسایە زۆر ڕوونە. هەر کەسێک لەسەر زەوی شارەوانی بینایەکی نیشتەجێبوونی دروست کرده بێت تاپۆی نەبێ تاپۆ ئەکرێت بەپێی ئەم یاسایە کە هەموار کراوەتەوە. عێراقی بێت تەمەنی لە 18 ساڵ کەمتر نەبێ لە سنووری شارەوانیە بێت و هەمان خەمڵاندن چۆن کراوە ئەو یاسایش مەشمولە بەو زەویانەی کە زەوی شارەوانی و یەکەی نیشتەجێبوونی لەسەر کراوە.